هێشتا ئاسۆی چارەسەری دۆخی سیاسی هەرێم نادیارە و لایەنەکان بەتایبەت پارتی و گۆڕان لە سەنگەری هێرشی میدیاییدیان بۆ سەر یەکتر. هەرچەندە 3 هەفتە بەر لە ئێستا مەسعود بارزانی کە لە 19 ئابەوە بۆ چوونی جیاواز لەسەر پۆستەکەی دروست بووە ڕایگەیان بۆ چارەسەرکردنی دۆخی هەرێم لەگەڵ لایەنەکاندا کۆ دەبێتەوە، بەڵام تا ئێستا ئەو کۆبوونەوە نەکراوە. ئەندامێکی مەکتەبی سیاسی پارتی دەڵێت لە داهاتوویەکی نزیکدا بارزانی لەگەڵ لایەنەکاندا کۆ دەبێتەوە، بەڵام بێ ئەوەی کاتەکەی دیاری بکات. لەو نزیکانە بێت کە سەرۆکێرم بانگشتی هەموو لایەنە سیاسیەکان بکات، هەموو حیزبەکان بۆی کە ئەوانەیە کە بەشدارن لە پرۆسەی سیاسیدا بۆی کە دابنیشن و باس لەم هەموو لایەنێکی لایەنێک ئیستیسنا ناکرێت، ئەوانەیە کە بیانەوێ بەشدار بن هەموو بەشدار دەڵێن. هەرچەندە پێشتر بزوتنەوەی گۆڕان ڕایگەیان بەشداری لەو کۆبوونەوەیەدا ناکەن کە بڕیارە بارزانی ئەنجامی بدات، بەڵام ئەو ئەندامەی مەکتەبی سیاسی پارتی ڕایگەیان بارزانی بێ جیاوازی بانگێشتی هەموو لایەنەکان دەکات بە گۆڕانیشەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئێستا چەند جارێک لەگەڵ هەموو لایەنەکان و بەتایبەت پارتی و گۆڕاندا کۆبۆتەوە بۆ ئەوەی وەک خۆیان دەڵێن دۆخەکە ئاسایی بکەنەوە، بەڵام هێشتا کۆبوونەوەکان ئەنجامێکی دیاریان نەبووە و بۆ چارەسەرکردنی دۆخەکە. یەکێتی ئێستا کێشە ناخۆیەکانی زیاتر لە پێشتر دەرکەوتووە و بۆتەوە بە سەردەڕی میدیاکان. ئەندامێکی مەکتەبی سیاسی ئەو حزبەش دەڵێت پێش کۆبوونەوەکەیان لەگەڵ بارزانی دەبێت کۆبوونەوەی ناخۆیی یەکێتی ئەنجام بدرێت. ئێمە هەندێک من لە سەفەرن، ئەو برادرانێک کە لە سەفەر بێنەوە برادرانی پارتیش گفتو بۆی خۆیان تاوکەن ڕەنگە لە چەند ڕۆژە داهات ئینشاءڵڵا. من ئەوە نازانم، ئەوە دەبی لە مەکتەبی کاک مەسعود پرسی ئەوان ئامادەی دەکەن، من ئەوە نازانم. لەبارەی کۆبوونەوەکەوە ئەندامێکی مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامیش دەڵێت بەهۆی ناکۆچی نێوان لایەنەکانەوە پێناچێت کۆبوونەوەکە بەم نزیکانە ئەنجام بدرێت. بە شێوەیەکی فەرمی ئێمە ئاگادار نەکراوینەتەوە بۆ ئەم کۆبوونەوەیە، هەرچەندە پێدەچێت بەهۆی ئەوەی هەندێک لایەنی سیاسی لە سەرەتاوە ڕایانگەیاندووە کە بەشداری ئەو کۆبوونەوەیە ناکەن بەبێ تەنسیق و ڕێکەوتنی پێشوەختە، بۆیە پێدەچی ئەمە کاریگەری هەبوو بێت لەسەر دواکەوتنی کۆبوونەوەکە. ڕۆژی 8 ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو کۆبنەوەکانی پێنجقۆڵی تایبەت بە پرسی سەرۆکایەتی هەرێم هەڵپەسێردران و دواتر ڕێگری کرا لە گەڕانەوەی سەرۆکی پەرلەمان بۆ هەولێر و وەزیرەکانی گۆڕانیش لە حکوومەت دوورخرانەوە. لەو کاتەشەوە دۆخی هەرێم ئاڵۆزتر بووە. ڕێبوارکاکەی یەناقی، هەولێر.